ئایا خولی چوارەمی پارلەمانی کوردستان لە شەش مانگی ڕابردوودا سەرکەوتوو بووە لە نوێنەرایەتیکردنی هاوڵاتیان؟ پارلەمان بە سەرۆکایەتیکردنی لەلایەن گۆڕانەوە چی گۆڕاوە و چی گۆڕیوە؟ ئایا فراکسیۆنەکانی ناو پارلەمان تا چەندە هاوکار و هاوڕێ و وەکو تیمێک کار دەکەن؟ چونکە وەکو تێبینی دەکرێت فراکسیۆنەکان و پارلەمانتارەکان زیاتر سەرقاڵی وەڵامدانەوەی یەکتر و بە درۆخستنەوەی یەکتر و بەیاننامە لەسەر یەکتر دەرکردنن. ڕەخنەکانی یەکێتی لە سەرۆکایەتی پارلەمان چین لە کاتێکدا دەوترێت سەرەڕای تێبینیەکان خولی چوارەم بە بەراورد بە خولەکانی دیکە زۆرترین ئازادی تێدا فراهەم کراوە و کەمتر لە پارلەمانێکی حزبی دەچێت. لە دنیای مۆدێرندا کار و ئەرکەکانی پارلەمان چین و بۆچی ژمارەیەک پارلەمانتاری گۆڕان ڕایان وایە بەردەم پارلەمانی کوردستان جێگای گردبوونەوە و مانگرتن نییە و دەڵێن ئەم ماستە مویەکی تێدایە. پرسیارەکەش ئەوەیە ئایا ئەرکی پارلەمان چاودێریکردنی حکوومەت نییە کەواتە تا چەندە سەرکەوتوو بووە لەو ئەرکەی کاتێک پەرلەمان لەلایەن کەسێکی گۆڕانەوە وەرگیرا ڕاگەیاندنی بزوتنەوەکە ڕایگەیاند پارلەمان کەوتەوە دەستی هاوڵاتیان. ئایا فعلەن پارلەمان کەوتەوە دەستی هاوڵاتیان یان زیاتر لە دەستی هاوڵاتیان دوورخرایەوە؟ دوجار دەپرسین پەرلەمان چی بۆ کۆبانێ و ڕۆژ ئاوا کردووە و دەیتوانی چیتری بۆ بکات؟ بینەرانی ئەزیز من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانە بم ئەڵلقەیەکی نوێی دووجار بیر بکەرەوە پێشکەشەکەین لە پێشەکێکەشا دیار بوو کە ئەمانەوە قسە لەسەر چی بکەین. ئێمە بۆم بەرنمەیە میوانداری چەند بەڕێزێکمان کردووە لە دەستە ڕاستی من کاک سۆران عومەر پارلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان، هەروەها کاک گۆران ئازاد پەرلەمانتاری فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان بە خێراتنتان دەکەم. لە دەستە چەپیشم بەڕێز دکتۆر سەردار قادر مامۆستای زانستە سیاسیەکان لە زانکۆی سلێمانی بە خێراتنی جەنابیشتانەکەم. ڕەنگە بپرسن ئەو کورسیەی لەوێوە دەرەکەوێ بۆچی بەتاڵە و لەسەری نووسراوە بزوتنەوەی گۆڕان. ئێمە لێرەوە دەست پێەکەین و بە بینەرانی ئەزیز ڕاگەیەنین کە ئێمە شەزانینە بواە ئەم بەرنمەیە نوێنەرێکی بزوتنەوەی گۆڕانی تیادا بواە چونکە سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ کەسێکی یاخود ئەندامی جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانەوە ئێستا سەرۆکایەتی دەکرێت. بەڵام ئێمە وەکو ینی لایەنێکی پیشەیی و ئەخلاقی پەیوەندیمان کرد بە کاگڕابوون معروف سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان بۆی بزانین ئەوان خۆیان دەتوانن ئامادە بن یاخود کەسێک دیاریەکەن لە پەرلەمانتارەکان کە حزوری بێ سەرەتا سوپاسی بەشی پەیوەندیەکانی یەناڵتی کرد کە پەیوەندی بەوانەوە کردووە بۆ ئەوەی ئەوان کەسێک دیاری بکەن و لە خۆمانەوە نەچوین لەگەڵ پارلەمانتارەکان قسە بکەین. بەڵام سەرەتا ئەولاری نەبوو چەند کەسێکی بۆ ئێمە دیاری کرد کە قسەیان لەگەڵا بکەین ئەوانیش هەریەکە و بە پاساوێک و بە عزری خۆی ئامادە نەبوو لە بەرنامەکە بەشداری بکات. دوجار سەرۆکی فراکسیۆنەکە وتی من خۆم کەسێکتان بۆ دیاریەکەم دیارە سەرکەوتوو نەبووە لەوەی کە کەسێک دیاری بکات بۆی بۆم بەرنمەیە حازر بێت. دوجار وتی دەستان خۆش بێت کە بەرنامە لەسەر پەرلەمانەکەن بۆچی پەرلەمان ینی پەرلەمان بە دیاری کراوی قسەی لەسەرەکەن بۆچی لەسەر حکوومەت قسە ناکەن؟ ئێمەش لە یەناڵتی ئەم پاساوە بە پاساوێکی لاواز ئەزانین لەبەر ئەم هۆکارانە. لە یەناڵتی ئێمە بە شاهدی ئەوانەشی کە پێیان وایە ئێمە زیاتر ینی قسە لەسەر ڕۆڵی پەرلەمانەکەین و ڕۆڵی حکوومەتمان پشتگوێ خستووە خۆیان شاهدیەوادەن کە ئێنئاڵتی هەمیشە بە دوای خەم و کەمتەرخەمیەکان و کەم و کوڕیەکانی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم و بە تایبەتیش پارلەمان بووە و ئەوانیش بۆ ئێمە دیاری ناکەن کە یعنی ئێمە سیاسەتی کەناڵەکە ئێمە ئیش لەسەر چیەکەین و ئەمانەوە گرنگی بە چ بابەتێ بدەین ئەوان بۆ ئێمە دیاری ناکەن. هەر لە ماوەی بانگەشێڵ بژاردنیشە بەڵگەیەکی زۆر ڕوونە و زۆریش دوور نییە ئێمە تەواوی فراکسیۆنەکان و تەواوی کاندیدەکانمان وەکو یەک بەسەر کردەوە و بەنسبەت کاندیدی پارتی دیموکراتی کوردستانیشەوە بە هەمان شێوە پەیوەندیمان کرد بە سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانەوە ئەویش چەند کەسێکی بۆ دیاری کردین. سەرەتا وتەبێژی کاک محەممەد ئیبراهیم وتەبێژی فراکسیۆنی زرد لە پەرلەمانی کوردستان وتی دێم دوای ساعاتێک گوتی من نەخۆشم و ئەبێ سەفەرێک بکەم و شتێکی لەو جۆرە ئەوانیش کەسیان نەنار نامەوێت زیاتر درێژەی پێ بدەم وەکو خۆیان ئەڵێن ئەگەر بەردەم پەرلەمان گردبوونەوەی لێ بکرێت ماستێک بێت مووی تێدا بێت بۆچی لە دوای پەشیمان بوونەوەی بزوتنەوەی گۆڕان کاندیدەکەی یاخود ئەو کەسەی پارتی دیموکراتی کوردستانیش
پەشیمان بووە بڵێ ئەم ماستەش مویەکی تێدا نەبێت هاوڕێیان کۆنتترۆلەکانتان ئامادە بکەن ئەچینە لای ڕاپرسیەکەمی ناو بەرنامەکە. ئایا خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لە شەشمانگی ڕابردوودا ئێمە قسە لەسەر ئەم شەشمانگەی ڕابردوو ئەەکەین نەک لە مانگی یانزەوە چونکە فترەیەکی زۆر تا 24 دانیشتنی دووهەم دەست پێکرایەوە سەرکەوتوو بووە لا نوێنەرایەتیکردنی هاوڵاتیان بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتترۆلەکانتان تکایە دەست بە دەنگدان نەکەن تا من پێتان ئەڵێم نەخێر ژمارە دووە بڕیارم نەداوە ژمارە سێیە فەرموون دەست بە دەنگدان بکەن سی چرکەتان هەیە. ئایا خولی چوارەمی پارلەمانی کوردستان لە شەشمانگی ڕابردوودا سەرکەوتوو بووە لا نوێنەرایەتیکردنی هاوڵاتیان بەڵێ نەخێر بڕیارم نەداوە تەنها پێنج چرکەمان ماوە. دەستان خۆش و زۆر سپاس بۆ دەنگدانتان. کاک گۆران من بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای تۆ وەکو پارلەمانتاری فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان هەمان پرسیار ئێوە پێتان وایە لە شەشمانگی ڕابردوودا لە ئاست چاوەڕوانیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دەنگ دەرەکانتان بوون لە پەرلەمانی کوردستان؟ ئێمە وەک پەرلەمانتار وەکو فراکسیۆنی سەوز و پاشان وەکو پەرلەمان گەر قسەیەکم بۆ بکەی لەسەر ئەوەی فراکسیۆنەکەتان تا چۆندا ینی ئەو بەڵێنانی بە هاوڵاتیانی داوە بە دەنگدەرانی خۆتانی داوە سەرکەوتو بۆ پاشان ڕۆڵی پەرلەمان چۆنە دی؟ ڕاست زۆر سپاس. ئێمە وەک پەرلەمانتارانی باڵێن فراکسیۆنی سەوز ئەگەر سەرەتا باسکەم دیارە پەرلەمانتار چوارچێوەیەکی خۆی هەیە کە پەیڕەوی ناوخۆی دەسەڵاتی تێدا دەستنیشان کراوە. دەسەڵاتەکانی پەرلەمانتار لە چوارچێوەی ئەم پەیڕەوەدا بریتیە لە ئامادەکردنی پرۆژە یاسا و پێشکەشکردنی بە سەرۆکایەتی پەرلەمان، بریتیە لە ئیستیجواب و پرسیار ئاڕاستەکردنی حکوومەت لەگەڵ قسەکردنی لە پرسە چارەنووسازەکان کە دێتە پێشەوە. ئەمە ئیشەکانی ئێمە وەک فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان پێم وایە بۆ زۆربەی سێکتەرە گرنگەکان هەر لە مەسەلەی با بڵێین سندوقەکانی داهاتی نەود لە بواری بە باشترین پرۆژە کە خۆشبەختانە زۆربەی فراکسیۆنە پەرلەمانیەکان کە زیاتر لە 52 پەرلەمانتار لەگەڵ یان واژۆکردینە کە سۆسیالە کە لە ئایندەدا دەیبین پرۆژەیەکی چەند باشە بە هەوڵی هەموو لایەک پەسەند بکرێ پێشکەشمان کردووە لە بواری ژنان لە بواری منداڵان یعنی ئەو پرۆژە یاسانی گرنگە پێشکەشمان کردووە. لە بواری پرسیارکردن لە حکوومەت پێم وایە زۆربەی پەرلەمانتارن وەک زۆربەی فراکسیۆنەکانی هەروایە پرسیاریان ئاراستەی حکوومەت کردووە بۆ مەسەلەی لێپرسینەوە. لەسەر پرسە چارەنووسازەکان ئێمە دووسێ حەدەسی زۆر گەورە ڕوویدایە لەسەر مەسەلەی کەوتنی مووسڵ یاداشماندایە بۆ کۆبوونەوە، لەسەر کەوتنی شنگال یاداشماندایە بۆ کۆبوونەوە، یاداشماندایە بۆ پێکینانی لیژنەی لێکۆڵینەوە لەسەر دۆخی با بڵێن کەوتنی شنگال، لەسەر دۆخی کۆبانی یاداشماندایە و لە هەمووشی گرنگتر کە پێم وایە یەکێک لەو ئەرکە هەرە گرنگانی پەرلەمانی کوردستان کە تا قانون دەبێ خۆی جێبەجێکە بریتە لەو یاسایی کە بۆ هەموارکردنەوەی پرۆژەی دەستورە. وەکو فراکسیۆنی سەوز ئەتەوێ ئەوە بڵێ کە ئەوەی لەسەر شانتان بووە کردوتانە ئەم حالەتانە دەسەڵاتی ئێمە بووە کردومانە بە تەشیدیش لەوانەیە هەندێک کەم و کوڕی هەبی چی سەبارەت بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان چونکە فراکسیۆنی سەوز ناوەناوە گوێمان لێ بێت بەیان نامە بڵاوەکەنەوە و تووڕەن و پستن لە سەرۆکایەتی پەرلەمان ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ ئایا تەنابەوە ناگەڕێتەوە کە تەنها لەبەرەوەی گۆڕانێگە و پۆستی وەرگرتۆ بۆیەوە حساسیەتان پێی هەیە؟ بەڵێ ئەمڕۆ جارێککەش ئەم پرسیارە لە شوێنێکە کرا بەڕاستی من پێم وایە دەبێت ئێمە هەمومان پشتیوانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بین چونکە سەرکەوتنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان سەرکەوتنی پەرلەمانە، سەرکەوتنی پەرلەمانیش سەرکەوتنی کۆی پەرلەمانتارەکانە وەک موئەسەسە چونکە کە من دێمە بەرنامەیەکی جەنابەت کە ڕەخنە لە پەرلەمان دەگری منیش بەشێکم تایدا چونکە من پەرلەمانتارم سەرکەوتوبی منیش هەست بە شانازی دەکەم بۆی بەڕاستی ئەم فکرێ لای ئێمە نیە بەڵام من ئەمێ بە یەک دوو بەڵگەنامەی ڕسمی جواب گەر بە کورتی بێ لەم بەشە ناچارین بە کورتی قسە بکەین لە 50 دقیقەی داهاتوو بە تەفسیل زۆر باشە. ئێمە لە ڕووی مەرجعبوونی سیاسیەوە کاتێ مووسڵ کەوت ئەوە کاکسۆران لێرێ ئێمە پاش 2 ڕۆژ کۆبووینەوە بەڵام ئەو کاتەنە سەرۆکی هەرێم لێرە بوو نە حکوومەت دروست ببوو پەرلەمان بە بیانووی ئەوەی لیژنەی راپۆرتی لیژنەی پێشمەرگە تەواو بە پاش 21 ڕۆژ کۆبووە ئەوجا کۆبووینەوە بۆی بڕیار بدەین لە کاتێکا کە ئەو کاتە سەرۆکی هەرێم هاتەوە حکوومەت هاتەوە هەرچی بڕیاری پێویستە بوو لە وڵاتە دەرچوو ڕێگەیان نەدا پەرلەمان بتە مەرجعی سیاسی کە ئەمە خودی سەرۆکایەتی پەرلەمان لی مەسئول ئەمە گلەیەکە ینی مەبەستەوەی سەرۆکایەتی پەرلەمان هۆکارە لەوەی کە
پارلەمانی کوردستان وەکو لایەنی سێهەمی مەسەلەکان سیر بکرێت بەڵێ ئەمە لەو خۆمان نەکردە مەرجع کە سەرۆکی هەرێم ئەو کاتە لە کوردستان نەبوو. دووەمینیان لە مەسلەی کەوتنی شنگال 2 ڕۆژ پاشتر 2 فراکسیۆنی پەرلەمانی بەواژووی هەموو پەرلەمانتاران داوای کۆبنەوەی نەئاساییمان کرد. دیسان پێم وایە تا 22 ڕۆژ دیسان پەرلەمانی کوردستان کۆنە بۆ کۆبنەوەی مغلق کرد یەک بڕیاری تێدا دەرنەچوو. بەپێی پەیڕەوی ناوخۆ مادە 48 بڕگە بە دەرە سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی پێکینانی لیژنەی تحقیقی هەیە لە کاتی با بڵێن عوتڵەدا. ئەو کاتەش لە هۆڵی پەرلەمان بە نووسراوی فەرمیش ئاراستەم کرد کە دۆخی وەزعی شنگال پێویستی بە لیژنەیەکی لێ کۆڵینەوە هەیە نەکرا هاوشێوەی ئەو لیژنەی کە لەو 6 کادیری بزوتنەوەی گۆڕان بێڕێزیان وەران بەرکرا لە سلێمانی پێکتینە لیژنەیەک لەسەر شنگال پێکبینە ئەمەیان گەورەترە پێچی نەهێنا ئەمە مەرجع بوونەکە لە پێکینانی حکوومەت جارێککە پەرلەمانی کوردستان لە پەراوێزی وەزعەکان بوو لەسەر پرسی دەستور کە پەرلەمانی کوردستان هەم واجبیتی چونکە کەس کاگۆران من بە تەکیدی دیێمە وڵات بۆی لەسەر تەواوی خاڵەکان قسە بکەی بەڵام پێم بڵێ ئەو ڕخنەی لە ئێمە گیراوە لە بەرنامەی دووجار بیر بکەرەوە لە ئێنارتی گیراوە کە نابێت لەسەر پەرلەمان قسە بکەین ڕخنەیەکی ڕەوایە ئایا ئێنارتی درێغی کردووە لە قسەکردن لەسەر شتەکان و مافێکی بینەری ئێنارتی نیە و خاڵاتیانی هەرێمی کوردستان نییە کە بزان پەرلەمان چۆنی شەکانیەکە من ڕای تۆ وەکو پەرلەمانتاری ڕای من وەک پەرلەمانتار پێم وایە حەقی هەموو کەناڵێش ڕاگەیاندە لەسەر هەموو شتێک قسە بکەین بەڵام ئەم حەدەسی پێم وایە هەر بەرنامەیەک لەسەر حەدەسی گەرم دەکرێت ئێستا ئەم ماوەیە زۆرترین حەدەسی گەرم بریتە لە پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمان بەیانی کۆ دەبێتەوە لەسەر کۆبانی دوێنێ ڕخنەی لەسەر بوو بۆ کۆنە بۆ لەسەر کۆبانی پێرێ قسە لەسەر ئەو شاندە دەکرا کە چووە کۆبانی چی کرد ئەمانە کۆواتە بەرنامەکەی ئێمە لە تەوقیتی خۆیەتی من پێم وایە یەکێکە لە حەدەسەنی ڕۆژ و زەڕوڕە قسەی لەسەر زۆر سپاس دەکەم کاک سۆران دێمە لای جەنابەت ئەمەوێت ڕای تۆ بزانم لەسەر کۆی ئیشی فراکسیۆنەکەتان و پەرلەمانی کوردستان و پاشان لەسەرەوەش قساکەین کە جەنابتان ئەندامی ئەو وەفدە بوون کە سەردانی کۆبانیەتان کرد. بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان دیارە قسەکردن لە خولی چوارەمی پەرلەمان بەبێ قسەکردن لەو زەمینە و دۆخەی کە تایە بەرهەم هات ڕەنگە لاسەنگیەکی تیابێ هەمومان متتەفقین لەسەرەوەی لە دۆخێکی تازەیە دەستمان پێکرد بە لیستێکی جیاواز لە لیستی داخراوی سێخولی پێشوو لیستی نیمچەکراوە بۆیە ئەو نوێنەرانی کە هاتوون هەموو بە دەنگی ڕاستەوخۆ هاتوون من لە نێوان 92 خوشکوبرا لە لیستەکەم 6مان دەرچوین واتە خەڵک تەقیمی ئێمەی گەیاندە ئەوێ ئەمە جیاوازە لە خولەکانی پێشوو یەکێکی تر لە حاڵەتەکان ئەوەیە کە پێکاتەی تشکیلەی حکوومەت ئەم جارە لە بەرامبەر لێپرسراوێتی پەرلەمانە تەواو جیاوازە تاخیربوونی پێکهێنانی حکوومەت بەسرا بە پاکێجی پێگەێنانی سەرۆکایەتیەوە بۆیە ئێمە لە 29 چوارە سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرا بەداخەوە دەیڵێم لە هەمویان خراپتر دەستپێکردن بوو بەو هەموو قەیرانەی کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرت لە دەرەوەی ئیرادەی خۆمان قەیرانی دارایی قەیرانی سوتەمەنی لە هەمووشیان مەترسیدارتر و خراپتر کە بەرۆکی گرتین هاتنی داعش و پەلاماردانی کوردستان و ئەو خوێن و قوربانیە گەورەی کە بەلەبەر چاوگرتنی تەواوی ئەم قەیرانانە هەستەکەی ئێوە وەکو فراکسیۆنەکەتان وەکو پەرلەمانی کوردستان بە ئەرکی خۆتان وەستاون دەمەوێت خاڵی ئەخیر لە وەڵامی ڕابردوو بخەمە سەری سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە نابێت نادیدە بیگرین کە ئێمە شتێک هەیە دەسەڵاتمان بەسەریانی وەک پەرلەمانی کوردستان ڕاستە پەرلەمان لە ڕووی تێکستەوە مەرجعی هەموو پرسە نیشتیمانی و نەتەوەی و گرنگەکانە بەڵام هەتا ئێستا ئەوە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی هەرێمە تەمسیلی ئەماکا بە فیعلی کاتێک کە پێویستەکە بڕیار بدەین ئاوارەکانی کۆبانی وەربگیرێ ئێمە گەیشتینە ئیبراهیم خەلیل ئەو بڕیاریدا بەڕێزیان بڕیاریدا کاتێک کە بڕیارە درێ پێشمەرگە بچێتە ئەو ناوچانە نەگەڕێتەوە پەرلەمان بڕیار نادا سەرۆکی هەرێم بڕیاردا و ئەم سیستەمی حکومڕانیە تێکەڵە سەرۆکایەتی و پەرلەمانی بەشێکی ئیحراجی بۆ پەرلەمان دروست کردووە کە پرسەکان نایەتەوە پەرلەمان دێمە سەر فراکسیۆنەکەی خۆمان فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی 6 ئەندامە بەهۆی ئەو زروفەی کە لە تا ئێستا پێک نەهاتنی فراکسیۆنی سەوز بۆ پێشکەشکردنی کاندیدێک بۆ سکرتێریا بۆ جێگر ئێمە ئەندامێکمان چۆتە سەرۆکایەتی بەڕێز کاک شێخ فەخرەدین لە کاری فراکسیۆنی بە تەواوی دابڕاوە کاری سەرۆکایەتیەکە 5مان ماوین ئەم 5 سەرۆکی لیژنەیەکمان هەیە جێگری لیژنەیەکمان هەیە
بڕیاردەری لیژنەیەکمان هەیە لە کۆی 19 لیژنەی ڕابردوو وەسیانی تریش بێ بە 22 کاک سۆرانگەر پێم بڵێ ئەوەی کە کاک گۆرانم وت بە وردی دێنە سەرەوانە پێم بڵێ ئێوە هەستەکەن بە ئەرکی خۆتانەستاون ئێمە ئەو بەڵێنەی کە داومانە بە خەڵکی کوردستان لە کارنامەی لیستەکەمانە مەوجودە تۆمارە بۆ 4 ساڵە بۆ 4 مانگ نییە ئێمە 6 مانگ نین ئێمە لە 1 بۆ 1 خولەکەمان درێژکردەوە کە 3 مانگە لە مانگی دەشەوە حسابی بکە 9 بۆ 10 4 مانگ و نیوە 4 مانگ و نیوە بە فیعلی ئێمە لە کاری پەرلەمانیین هێشتا کۆمەڵێک لیژنەمان هەیە کە تازە دروستکراوە تەفعیل نەبووە بەڵام لەگەڵ ئەوە فراکسیۆنەکەی ئێمە من بەدەستی خۆم لەگەڵ هاوڕەکانمە یاداشتی هێنانی قەیرانی دارایی بۆ ناو پەرلەمان و دوو کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی حکوومەت و ستافەکەی لە خولی لە کاتی پێکنەهاتنی حکوومەت لە پاش پێکاتنی حکوومەت دەستمانتیایە هەبووە جگەلەوە بڕیارەکانی کە بۆ پێشمەرگە دراوە جگەلەوە لە شاندەکانی کە مەیدانی بووە لە بەرەکانی جەنگ و قەزیەی ئاوارە لە پێشکەشکردنی چەند پرۆژە یاسایە کە بەداخەوەندێکی زۆردی مالی تۆژۆک و کاگۆرانەڵی ئەوەندەی توانی ومانە سەر ڕایەوەی کەم ینی کەم و کوڕی هەر ئەبێت بەڵام بە ئەرکی خۆتان ئەستاون چی سەبارەت بە ئەرکی سەرۆکایەتی پارلەمانی کوردستان کە کەسێکی ئێوە کادرێکی کۆمەڵی ئیسلامی ئێستا ینی لەو سێ پۆستەیەکێکیانی بەدەستەوە سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکە ئەوە ساڵێ خەریکە ساڵێکە بە بەڵێ ئەڵێن کاتیە بەڵام کاک شێخ فەخرەدین زۆر بەجددی لە ئیشەکانی خۆی بەردەوامە و هیچ شتێک بەناوی کاتیەوە لەلایەن یەکێتیشەوە ئەبێ ئێوە کەسێکی بۆ دیاریکەن هیچ شتێک بەناوی کاتیەوە بوونی نەبووە بوونی نییە ینی ڕسمیە و یاساییە و سکرتێری پەرلەمانە وەگەر ئیستیقالە نەکات ئەو شوێنە قەت لێمان وەرناگیرنەوە ئەگەر هەندێک قسەمان بەرامبەر بکەن ئەو شوێنیان نادەینەوە کاک سۆرانە بێ بۆەوەی هیچ نەبێت لەم بەشەوەر بگرم من دێمەوە سەرۆکایەتی نوێ پێم وایە زۆر جیاوازە لە سەرۆکایەتی خولەکانی پێشوو دوای کاری جیاوازەکان پێم وایە کاری لە کارەکانیان تا ڕادەیەک زۆر سپاس دەکەم دکتۆر پێم ئەڵێن کاتی ناوبڕەبووی قسەکانت پێ نەبڕم لە بەشی دووهەم من قەرەبووی ئەم بەشەشت بۆ ئەەکەمەوە بۆ ئەوەی کاتی خۆت تاوا بەمێ قسەکان بکەی داوای لێبوردنەکە بینەرانی ئەزیز ناوبڕێک وەرەگرین و پاش تۆزێک دێنەوە.